خۆشەویستی برای خۆشەویستم ئەو گۆرانیە بەغدیویە پێشکەشە بە خۆی خۆشەویستەکە کاکە بەختیار سیانی خۆشەویست دوادارم بەدڵێنێ پێشکەش دەکەم بۆ دۆستە خۆشەویستان کاکە بەشدار چڵە من خۆشتر دەوێم کەوەک منات تۆی دەوێم دڵی شناستی وەک من ئەتۆلێت بوویتە دۆزمەن چڵە من خۆشتر دەوێم کەوەک منات تۆی دەوێم دڵێت شناستی وەک من ئەتۆلێت بوویتە دۆزمەن ساری دەکانم کەسێک تۆی بۆ کردووە عیشق و خۆشەویستنی لە دڵی تۆی کردووە ئەسما ساری دەکانم کەسێک تۆی بۆ کردووە عیشق و خۆشەویستنی لە دڵی تۆی کردووە چێ لە من خۆشتر دەوێم چێ وەک منات تۆی دەوێم دڵێکی ناستی وەک من ئەتۆلێت بوویتە دۆژمێن چێ لە من خۆشتر دەوێم چێ وەک منات تۆی دەوێم دڵێکی ناستی وەک من ئەتۆلێت بوویتە دۆژمێن شەشە بە گوڵەکەی دارەتووی کاکە ئەحمەد زیندان بۆچێ بسەی کردووە کەرچی لە شانۆی ئەسم تازە ڕژی گوتووە لە من بەم لاوە لێوە بۆچێ بسەی کردووە عیشق و خۆشەویستنی لە دڵی تۆی کردووە چێ لە من خۆشتر دەوێم چێ وەک منات تۆی دەوێم دڵی ناسپێکی من ئاتۆلێت بوویتە دۆژمەن چێ لە من خۆشتر دەوێ بەختیار چێ وەک منات تۆی دەوێ دڵی بەختیاری وەڵا هەموو لێت بووتە دۆژمەیە ئەوەش خەیەمەی سوتان لای تۆ باوی نەماوە ئەوەش خەیەمەی سوتان لای تۆ باوی نەماوە دەرسی لە شانۆی ئەستم دەسەر ڕەشی کوتاوە دەرسی لە شانۆی ئەستم تازە ڕەشی کوتاوە چێ لە من خۆشتر دەوێ و چێ وەک منات تۆی دەوێ دڵی بەختیاری وەڵا هەموو لێت بوویتە دۆژمەن هەموو لێت بوویتە دۆژمەن پێشکەشە بە کاکە بەختیاری خۆشەویست